جەنگی 8 ساڵەی عێراق و ئێران 1970 بۆ 1970 یەکێک لە خوێناویترین و درێژخایەنترین ململانێ سەربازیەکانی سەدەی 20ەم بوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە بەهۆی ڕەهەندە سیاسی و ئابووری و سەربازیەکانیەوە کارەساتی گەورەی بۆ هەردوو وڵات و ناوچەکە بەگشتی بەجێهێشت و بووە هۆی کوژرانی زیاتر لە ملیۆنێک کەس. هەڵگیرسانی ئەم جەنگە ماڵوێرانکەرە لە 22 ئەیلولی 1970 دەستپێکی قۆناغێکی تاریک بوو کە جگەلەوەی بەرەنجامی کێشەیەکی سنووری بوو هاوکات کۆمەڵێک هۆکاری ئاڵۆزی مێژووی و جیۆپۆلیتیکی و ئایدۆلۆژی لە پشت بوون. ناکۆچە مێژوویەکانی نێوان بەغدا و تاران لەسەر سەروەری ڕووباری شەتوڵعەرەب لەگەڵ تێکچوونی هاوسەنگی هێز و نائارامیەکانی ناوخۆی ئێران دوای سەرکەوتنی شۆڕشی ئیسلامی لە ساڵی 1979 دەرفەتێکی زێڕینیاندا دەست ڕژێمی عێراق بە سەرکردایەتی سەدام حوسێن کە هەوڵیدا بە بەکارهێنانی ئەو ڕەوشە ئاڵۆزە پێگەی خۆی وەک زلهێزی یەکەمی ناوچەکە قایم کات و ڕێکەوتنامەی جەزایری ساڵی 1975 هەڵبوەشێنێتەوە. ئەم شێوازە لە جەنگ زیانێکی مرۆیی کە میوێنەی لێکەوتەوە بەپێی هەڵسەنگاندن و ئامارە جیهانیەکان کۆی قوربانیانی هەردوو وڵات نزیکەی ملیۆنێک کەسی تێپەڕاند. راپۆرتە ئەمریکیەکان ئاماژە بەوە دەکەن نزیکەی ملیۆنێک ئێرانی و لە نێوان 250,000 تا 500,000 عێراقی لەو جەنگەدا گیانیان لەدەستداوە بێجگە لە سەدان هەزار بریندار و کەمەندام. لە ڕووی یابووری و ژێرخانەوە زیانەکان بە ملیارەها دۆلار دەخەمڵێنرێن. کارگە گەورەکان و پاڵاوگەکانی نەوت و بنکە استراتیژیەکان و شارە سنووریەکان بە تەواوی وێران بوون بە شێوەیە کە هەردوو دەوڵەت لە ڕووی گەشەسەندنی ئابووریەوە بۆ چەندین دەیە پاشەکشەیان کرد. کارتێکەری ئەم جەنگە تەنیا سنووری دوو دەوڵەتەکەی نەبەزاند بەڵکو زلهێزە هەرێمی و جیهانیەکانیش هاوکێشەکەیان ئاڵۆزتر کرد. وڵاتانی وەک ئەمریکا و یەکێتی سۆڤێت و فەڕەنسا و چەندین دەوڵەتی عەرەبی کەندا و پشتیوانی سیاسی و ئابووری و سەربازی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆیان پێشکەشی عێراق کرد. سۆڤێت بووە سەرەکیترین دابینکەری چەکی قورس و فەڕەنسا فڕۆکەی جەنگی پێشکەوتی وەک میراژیدا بە بەغدا. ئەمریکاش لە نیوەی دووەمی جەنگدا سیاسەتێکی ئاشکرای گرتە بەر بۆ هاوکاری عێراق و ڕێگری لە سەرکەوتنی ئێران بە پێشکەشکردنی زانیاری هەواڵگری هەستیار، هاوکاری ئابووری و تەکنەلۆژیای سەربازی. سەرەڕای هەبوونی بەڵگەی حاشا هەڵنەگر و راپۆرتەکانی دەستگای هەواڵگری ئەمریکا CIA سەبارەت بە بەکارهێنانی چەکی کیمیایی لەلایەن سوپای عێراقەوە کە بووە هۆی کوژران و برینداربوونی زیاتر لە 50,000 سەرباز و مەدەنی ئێرانی، بەڵام پشتیوانیە نێودەوڵەتیەکان بۆ بەغداد بەردەوام بوون. ئەمڕۆ لەگەڵ تێپەڕبوونی 38 ساڵ بەسەر کۆتایی هاتنی ئەو شەڕە ماڵوێرانکەرە لە ساڵی 1980دا یادکردنەوەی ئەم ڕووداوە تەنیا بەخستنە ڕووی ئاماری قوربانیان و ئاماری زیانەکان ناوەستێت بەڵکووە بیرهێنانەوەی وانەیەکی مێژووی تاڵە سەبارەت بەوەی چۆن تێکەڵبوونی ئارەزووە هەژمونخوازیە ناوچەیەکان و بەرژەوەندیە سیاسیە ناوخۆیەکان و دەستوەردانی زلهێزە دەرەکیەکان دەبنە هۆی دروستکردنی کارەساتی مرۆیی وا کە باجەکەی تەنیا بە خوێن و ئایندەی گەلان دەدرێت.